2 شەو ڕووداوێک لە شێوەی تەقینەوەی بۆمبێک ڕوودەدات. ئەو ڕووداوەش لە شاری هەولێر لە سنووری بنکەی پۆلیسی کەس نەزان پەڕاوی لێکۆڵینەوەی بۆ کراوەتەوە. پێشەو ڕووداوەش چەندین سەرپێچی بەشێک لە شۆفێران لە هەمان شوێنی ڕووداو ئەنجام درراوە. هێدی دەچین بۆ لای ئەفسەریەوە بنکەی و بە دەداچوون بۆ زیان و هۆکارەکانی ئەو ڕووداوە دەکەین. ترافیک دەست دەکات بە لێکۆڵینەوە لە هۆکاری ڕووداوەکە. بەداخەوە لە سنووری بنکەکەمان ڕۆژانە ڕووداوەکانی هاتوچۆ ڕوو لە پەرەسەندن دەکەن. ئەمەش لە ئەنجامی ئەوەی کە هەندێک لە شوفێران سەرکەشی دەکەن لە کاتی لێخوڕیندا. لە هەمان کاتدا بە ڕووداو 12 مانگ تقریباً ڕووداوێکی هاتوچۆ لەسەر ڕێگای سەرەکی کەسەزان هەولێر ڕوویدا لە ئەنجامی تیژڕەوی شوفێر و هەروەها پابەندەبوونی بە ڕێنمایەکانی هاتوچۆ و سەرکەشیکردنی لە کاتی لێخوڕیندا لە جادەی سەرەکی کەسەزان هەولێر لە بەرەوەی قەرەباڵغێکی زۆر بوو. خۆی کێشا بە 3 نەفەردا 3 هاوڵاتی. یەکێک لە هاوڵاتیەکان لە ئەنجامی سەختی برینەکەی زۆر بەداخەوە وەفاتی کرد. 2 لە هاوڵاتیەکەی دیش ئەوش بە هەمان شەوە کە سەرنشین بوون دەبێ ڕەوانەکران بۆ نەخۆشخانە لەژێر چاودێری شەڕی دوکتۆردا بوو. و لە هەمان کاتدا دەست بەجێ لەلایەن پۆلیسی قەڵاوە ئاگداری بنکەکەمان کراوە. مەفرەزی بنکەکەمان دەست بەجێ دەچون بۆ شوێنی ڕووداوەکە. لە ئەنجامدا توانرا لە شوێنی ڕووداوەکە تۆمەتباری شوفێر دەستگیر بکەن، پەڕاوی لێکۆڵینەوەی بۆ ڕێک بخەن و تەقدیمی بەڕێز دادوەری لێکۆڵینەوە بکرێت. ئەو ڕووداوانی ڕوودەدەن لەو ڕێگایەدا هاتوچۆ بۆ سەرکێشی و پێشبڕکێ و ڕۆیشتن بە لاساری بەشێک لە شۆفێران دەگەڕێنێتەوە. بەتایبەت لە ڕێگای هەولێر بە حەرکە و هەولێر کەس نەزان و شەقامی 120 مەتری ئەو پێشبڕکێ و سەرکێشیانە زۆر ئەنجام دەدرێت. ئەمەش بۆ پانوبەرینی و باشی شەقامەکان دەگەڕێتەوە کە بەشێک لە شۆفێران لە بری سوود وەرگرتن لەو خزمەتگوزاریە بە خراپی بەکاری دێن و دەبنەمای سەرێشە بۆ خەڵک و هاتوچۆ و کارەسات دەخۆکێنن. ئەو ڕووداوانە ڕۆژانە لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان و دنیا ڕوودەدەن. ترافیک دەوێت زیان و قوربانی و ڕووداوانە کەم کاتەوە. نەبینە بەشێک لە جیهان لە زۆری ڕووداوی هاتوچۆ و ئەو هەموو قوربانی کە ساڵانە لەسەر ئاستی جیهان بە ملیۆنان کەس گیان لەدەست دەدەن و کەم ئەندام دەبن. طبعاً بەشی زۆری ڕووداوەکان زۆر بەداخەوە کە لەسەر تیژڕەوی یان سەرکەشیکردنی شوفێر کە ڕووداوی هاتوچۆ ڕوو دەدات زۆر جار کێشەی کۆمەڵایەتی لێ دەبێتەوە. ئەویش پەنا ئەبەنە بەر کێشەی کۆمەڵایەتی و سڵحی کۆمەڵایەتی. جاری وا هەیە مەفرەزەی بنکەکەمان یان ئەفسەرانی لێکۆڵینەوە کە دەڕۆنە شوێنی ڕووداوەکە دەبینن پارچەی کەسی زامدار لە شوێن ڕووداوەکە کەوتووە کە جەرگ بڕە دەبتە باعسی ئەوەی کە نەتوانرێت نێزیکی زۆر ببتەوە. بەڵام زۆر شێوەکان ئەتوانێت بڵێن جەستەی مرۆڤەکانیان ئەندامانی بەشی لەشی مرۆڤەکە کەوتووە لێ دیمەنەکە دیمەنێکی وێرانکەرە. کارەکە ئەمەنتۆ سەر پابەندەبوونی ئەو شوفێرانێکەوە سەرکەشی دەکەن یان زۆر بە تیژڕەوی
نییە ئاخر لە هەر حاڵەتێکە تووشی سەقرەتیەگە بێ گەورەترین کێشەی تووشە بێ یا لەبەر ئەوە بۆیە داوا لە براشوێرەکانەکەم ڕێژەی تیژڕەوی ئەژمار بکەن دەرنەچن لەو ڕێژەیە کە بۆیان دابین کراوە بەڵام بەداخەوە تا دەبینی فەرمو هەمووی ئەڵەی مەلاکە تائیرە هەمووی ئەڵەی مەلاکە تایرە بە ئاسمان ئافرێ وەکو پێم وتی باش بوو خوا کردی ئەمانە شوفێری تایارە نەبوو زۆر جار ئێستا تێبینیم کرد هەندێک ئۆتۆمبیل هەیە ئاوێنەکانیان شکاوە ئاوێنە ئەساسە بۆ بینینی دواتەوە و بۆ سیرکردن لە کاتی لێخوڕینە چونکە تۆ دوای خۆت نابینی ئەگەر ئاوێنەکان نەبێت ئاوێنە گرنگی خۆی هەیە بێتەوە بایەخی پێبێ زۆر بەداخەوە زۆر ئەم ئۆتۆمبیلانی کە ئێستا بەبەردەم منە ئەڕۆن ئیشاراتی مروریان هەرتیانە لەبەر ئەوە من داوا لە سەرجەم کارمەندانی هاتوۆ دەکەم بە دووادارچوونی جدی بۆ ئەو ئۆتۆمبیلانە بکەن کە مردەکانی توندی تۆڵی لە ئۆتۆمبیلەکانیان بۆ نێشتنی ئاسەوار و کۆتایی هێنان بەو جەنگە مرۆڤەکان هیوای ئەو چارەسەری و کۆتایی هێنانن ئەویش بە پابەندبوونیان بە ڕێنماوی یاسای هاتوچۆ بەداخەوە جەنگی یەکەم و دووهەمی جیهانی وەستا بەڵام عەقڵ وەستانی جەنگی ئۆتۆمبیل خوێنڕشتنی لاوەکانمان لەسەر ئەم شەقامانە تا ئێستا بەردەوامە من زۆر جار وتومە ئەبێ ئێمە شوفێر دروستکەین نەک مۆڵەت بدەین بەم شێوەیە ئەگەر بەردەوام بن براشفێرەکان لەسەر پێچەکانی یاسا هاتووە بەڕاستی سەرمایەیان بە پێڕۆڕوا تریانیان بە پێڕۆڕوا چۆ منداڵیان بێ باوگە بێ زۆر جار یعنی بەڕاستی بەداخەوە یعنی جاری وایە لە ڕووداوێکە لە ڕووداوێکی هاتووە منداڵ باوک ئەمرێ منداڵ بێ باوگە بێ منداڵ بێ ژێوی ژیانە بێ منداڵ بێ پەروەردا بێ هاوسەرەکەشی بەتەنیا بێنێتەوە ئەمە تەنها خۆی و مقابلەکەش ئەبێ تۆ وەکو شوفێر بۆ چرکەیەکیش خافڵ نەبی ئەبێ دایمە ئاگاداری ئاوێرەکان بێ ئاگاداری دواتەوە بی ئاگاداری پێشەوە بی دەرچوونی بە هیچ شێوەیەک نابێ بەخڵە دەرچی و هەمیشە ئەبێ لە ئامادە باشیابی پۆلیسی هاتوچۆ لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان بە شەو ڕۆژ لە ڕێگەی کارمەندی ترافیک و شەقام و مەفرەزەکان و ئەو هەموو تەکنۆلۆژیای ڕوبەڕووی سەرپێچی کاران دەبنەوە تا هەمووان پارێزراو بن. چاودێری شەقام دەکەن، گەڕان بەناو شەقام و ڕێگاکاندا دەکەن، زۆر جار شۆفێران ئامۆژگاری دەکەن. زۆر مەترسیدارە بەم شێوەیە شوفێر ئاگای لە منداڵەکانی دواوە نەبێت. بەڕاستی زۆر جار منداڵ لە ئۆتۆمبیل کەوتوتە عەرزی بەربیتەوە ئینجا شوفێر بە مەسافەیەک ڕۆیشتووە ئینجا ئاگادار بکە ئەو نەفەرێکە لەگەری ئەو منداڵەگەری بەربیتەوە مەسافەی تەقریبەن ئەوە 200-300 متر 500 متر دەڕوا ئاگاداری ئەو منداڵێنێکە لە دواوە لە جامی هاتووەتە دەرەوە. ڕایگرێت برای بەڕێزم ئاگاداری ئەو نەفەری دواوە ئەو منداڵی دواوە چاوە برای بەڕێزم ئەم مۆبایل لێدانێ کاچی بە شوفێری بەڕێز ئەم مۆبایل لێدانێ
هەندێک جاریش لە بەرامبەر سەرپێچەکان سزای ئەوانە دەدەن کە سەرپێچی دەکەن لە ڕێگەی مەفرەزەکان چاودێری شەقام دەکەن و لێپێچینەوە دەکەن لەوانەی بێ مەوەڵات شۆفێری دەکەن یان پابەندین. باپی ئاماری گشتی هاتوچۆی هەرێم لە ماوەی ساڵانی 2010 تا 2019 زیاتر لە 41,000 ڕووداوی هاتوچۆ لە هەرێمی کوردستان ڕووی داوە. لەو ماوەیە زیاتر لە 83,300 کەس بریندار بوون کە تەنها ساڵی 2019 5,800 کەس بریندار بوون کە ڕێژەکە بەرز بۆتەوە. زیاتر لە 11,000 کەس بەهۆی ڕووداوی هاتوچۆ گیانیان لەدەستداوە. هەموو ڕووداوانەش لە ئەنجامی پابەند نەبوون بە ڕێنمایەکانی هاتوچۆ دروست بوون. بێژگەلەوە ئەم شەقامە گرنگەی کە تۆ ئەیبینی ئەمە شەقامی مەترسیدارە، یعنی بەڕاستی ئەمە خۆی لە خۆیدا کە یەکە سەر ئەم شەقامە بە زەحمەت ژیانت تێپەڕە بێ بە سەلامەتی و لە هەر دەزرە وەسەتیەکە پێویستی بە ترەفیکلایتێک هەیە، خۆ ناکرێت لە هەر دەزرە وەسەتێکە ترەفیکلایتێک بدانێت. ئەم تیژڕەویە هۆکاری کاڵفامی برا شوفێرەکانە. برای شوفێر من ئەمەوێت تۆ نەمری، من ئەمەوێت تۆ منداڵت بێ باوک نەبێ، من ئەمەوێت تۆ سەرمایەت بە فێڕۆنەتێ، بەڵام تۆ خۆت ناتەوێ بە شێوەیەک لە شێوەکان مامەلە بە تۆمبێلەکە دەکەی بەس نەبوو شوفێری تەیارە نەبووی ئەجینا لە 2000 دامت دەکرد لە ئاسمانە. بەو شێوەیە لەسەر ئەم شەقامە بەڕاستی هاتوتۆکردن زۆر مەترسیدارە. بەدایان خوێنی دگەرگۆشەکانمان لەسەر ئەم شەقامە بە فێڕۆ ڕۆشتووە لە نەتیجەی تێنەگەشتن و جێبەجێنەکردنی یاساکانی هاتووە. یاسا هاتووە دیاردەی شارستانیە لە هەموو دنیا. ئەگەر تۆ لە هەر وڵاتێکا بوویت یاساکانی هاتوچۆت بە شێوەیەکی شارستانیانە جێبەجێ کرد، ئەو وڵاتە ناوزەند دەکرێت بە کۆمەلگای شارستانی بە پێچەوانەکەیەوە. ئەگەر یاساکانی هاتوچۆ جێبەجێ نەکرد وەکو خۆی ناوزەند دەکرێت بە کۆمەلگایکی ناشارستانی. هەڵمەت دوو هەڵمەت سێ لە تیجوالدا من لە جۆ سایدی نزیکم لەو شوێنە منیش. ئەو شەو زیاتر تیجوالەکان سڕکەنەوە لەو شوێنە. بجولی حرکەتە بجولی حرکەتە بۆندا بجولی دەڵە کاکە دووستا دێنە بەردەندی چاوک بجوولێ کاک. السلام ورحمة الله. بيز أحمد إجازة خشي بريس إجازة كت. السيارة؟ بس إجازة خود. بس إجازة. هواي السنوية. إجازة. إجازة مالك. إجازة مالك.
إجازة سياق. إجازة عندي شلولة؟ عندي وين؟ موجودة دوري موجودة بالبيت موجودة عندي بس أنا كنت بحفلة وأريد آخذ أكل وراجع. باشر جيبها زين؟ شايل هاي. باشر جيب الإجازة مالتك. وين؟ راجعنا مرور عنكاو مرور عنكاو. تفضل هاي يمش هاي يمش. تفضل. تاخذ لا شراك غبري يا عزيزة. تاخذ فردش لي ده كامل. لا بشلون اشريسي بس ده. يستابكا يستابكا كايزة سنوي. والله هاي السنة من مالي إجازة شو السنة من مالي إجازة السنة من مالي إجازة سنوي إجازة سنوي كراي لو مالي يعني أتومبيل ده والله صناعي دبي فيه بيان لما دبي والله صناعي بمبخ إجازة سنوي مالون أو سويزي توا بر السيد يلا إسلام كبايزة سنوي لو بنت دايري فرمو بر الرجال برو إجازة سنوي لو بنت دايري باش سركة ولا غير سركة. هرشون يك بدنا هاوكاريت كم سعرك تحجزنا كم يلا زور احتياجيه بس نسوي او روبانويتي تخسيا او لو هذه كش دغين دري او روبانويتي او مخالفين كردي اتو تن صار لو خطي عنكاوي ختمنيه ادي شو ده روبانويتي ما سفري او نفر برتا شغله جيب دمن رز مالي له نفر كان برو نفر كان داني سردان مامكو سريع دي ويره سنه ويك بجرنوا سنه ويك لا كار ما دي هات شويه داسي نفر كان داني احتراما لبو نفر انا بايز عزم لنا وباسي برو داني ورا ويره باش برزم فرم لا شقامەکانی دەرەوە بە تایبەتی کێشە بۆ شفێرانی دواوای خۆی دروست دەکات ئۆتۆمبیلی دواوە بە هیچ شێوێک شفێرەکەی نازانی ئەوە چ ئۆتۆمبیلێکە لە پێشتی سیارەی مروریە سیارەی پۆلیسە سیارەی فریاکەوتنە ڕاستی ئەوە سەرپێچیە و ئیزراتی ئاسایی لەگەدەن کاک زەنجی هاوکاری ئەو شفێری بیەمی بکە ئیجازەکەی تەواوە فرمك دست خوش سيد جاب براباندي نبي كاك سامان كيفي سلامي اوتومبيل لكنا بقرآن أول ماري خزول مسيرة مني أم برديا زور صدقون تلفون كم سنة كيان لشيء أقل بقرة ده بسنة كي باشا كنا وصلنا كديني باشا كاك بازات كاك نخيل إسلام كتصوري سالنا ما كلو بنتوا شوي إيش بوي ناكري باشا اوتومبيل داخلين بو ساخد دايتي ئەم جەنگی هاتووە بە هیچ شێوەیەک ناوەستێ ئیلا ئەگەر ئێمە بتوانین ئەم جەنگە هێمنتر و لەسەرخۆتر بکەین ئەجینا ڕۆژانە خوێنی جگەرگۆشەکانمان لەسەر ئەم چەقامانە بە فێڕۆ ئەڕوە هۆکارەکەشی ئەوەیە برای شوفێر بە هیچ شێوەیەک ئامادە نییە پابند بێ بە یاسا و ڕێساکانی هاتووە هوية شخصية بس هوية مالتش شلون أعرف اسمك؟ إجازة بالتليفون؟ إذا موجودة أنا أساعدك يلا مولتي هلنا قرتوها؟ سلامك يا بجيرو بناي كاكو إجازة فيها؟ لا والله هذه سنوي؟ سنوي مدار كاكي هوية شخوت فيها؟ والله هوية بيمنية هل كنا وقت بزاني؟ عبد الله عز الدين هوية كليا بيا أستاذ وأبزانم تيما خير
خوشێ چۆنی باشی باشی ئەحواڵت ئیجازەکە لە چێ نیشاندانی ئەو چیرۆکە تراشیدی و دڵتەزێنانە دەبێت هەروە ئاسان بینەری نەبین بەڵکو بیکەین بە پندێک تا پابند بین بە ڕێسا و ڕێنمایەکان تا کەمێک لەو ئازار و ناڵە و ڕووداوانەکەم بکەینەوە کە لە هاتوچۆ دروستی دەکەین.